O sahnede olmaktan pişmanım. O grubun içinde o an yaşamaktan pişmanım. Allah benim belamı versin ki o gün orada oldu. تازە لە دوای چی؟ ئەم هونەرمەندە یەکێک بوو لەوانەی دژی ئەحمەدکایە زۆر بەتوندی وەستایەوە. دوای چەندین ساڵ لە ڕووداوەکە هێندە پەشیمانە خۆی بە نەفرەت دەکات. لە 12 شوباتی 1999 ئەو شەوەی ئەحمەدکایە هونەرمەندی گەورەی کورد خەڵات کرا لە کاتی ڕێوڕەسمەکەدا گوتی من کوردم و دەمەوێت گۆرانی بە کوردی بڵێم. ئیتر ئەوەی لەو هۆڵە بوو بە ڕوویدا تەقینەوە وەگەوەی کوفرێکی ama Kürt realitesini sahiplenmek ve kabul etmek zorundadır bu ülke. Bunu söylüyorum bu kadar yani. İşte devlet işte ئەو هونەرمەندە نەتەوە پەرستانی لەو کاتەیە دژی ئەحمەدکایە بوون دوای چەندین ساڵ لەگەر پەشیمان بوونەوە ڕووشیان نەبوو چیتر وەک هونەرمەندێک ناوی ئەحمەدکایە بهێننەوە. دوای ئەم ڕووداوە بۆ ماوەیەک بەهۆی سکاڵا و کاردانەوەکانەوە ئەحمەدکایی مەزن دەستگیر کرا بۆیە لە حوزەیرانی 1999 بە ناچاری تورکیای بەجێهێشت ڕۆژ بۆ پاریس دەردی غەریبی هێندە تینی بۆ هێنا تەنها 16 مانگ بەرگەی ئەو خەمەی گرت و لە تەمەنی 43 ساڵیدا ماڵاوایی دەژیان. Sonuna kadar vallaha biz dostuz ürettik. دوای 13 ساڵ کۆمەڵی ڕۆژنامەنووسانی مەگەزین کە ڕێخەری ئاهەنگەکە بوون داوای لێبوردنیان بە فەرمی لە هاوژینی ئەحمەدکایە کرد بۆ پاکردنەوەی ئەو مێژوە ڕەشەی خۆشیان بڕیاریاندا خەڵاتێک بە ناوی ئەحمەدکایەوە دابنێ. فەردی تایفوریش کە یەکێک بوو لەوانەی لەو شەوەدا بە توندی دژی ئەحمەدکایە دروشمی دەگوتەوە. دوای ساڵانێک ڕایگەیان کە بیزانی باە دۆخەکە دەگاتە هێرشکردنە سەر و دوورخستنەوەی کایە سنگی خۆی دەکردە قەڵغان بۆ پاراستنی بەڵام دوای چی زۆر دران. Penceresiz kaldım anne, penceresiz سەڵان ئەو کاتەی لە شار و وڵاتەکەی خۆت جێگەت نابێتەوە هەمووان دژایەتی دەکەن ئیتر ناچاری سەر هەڵبگریت. ئەو هەستی تەنیاییە زەحمەتەوە چێشتن. سەردار ئۆرتاچ لە هەمووان زیاتر پەشیمانی دەربڕی لە چەندین دیداردا باسیەوەی کردووە ئەو شەوە گەورەترین شەرمەزاری ژیانیەتی ئەڵەیە خوددا بە نەفرەتم بکە بۆ ئەوەی کردمان و ڕوویدا. Binlerce kez özür diliyorum. Binlerce. Bütün Ahmet Kaya hayranlarından. Binlerce. ئەحمەدکایە ئەو هونەرمەندەی باجی شوناس و کوردبوونی خۆیدا ئەو هونەرمەندێک بوو هەرگیز حاشای لە ڕەچەڵەکی نەتەوەیی خۆی نەکرد بۆ ئەوی لە ناز و نیعمەتی ناوبانگ و خەڵات و خۆشگوزەرانی دابژی بەڵکو خۆی و هونەرەکەشی کردە قوربانی بۆ ئەوەی نەگەرنەوەیەک دەیاننەوەی دوای خۆشی بە ئاگا بهێنێتەوە بۆ هەتایە بە گەورەی باز بکرێت. Biz seninle gülüşürdük. سڵاو لە ڕۆحی ئەحمەدکایە و هەموو ئەوانەی کوردبوونیان قسە پێش هەموو جوانیەکانی ژیان و بەرژەوەندیەکانی خۆیانەوە.